زۆر باسی کێشەی باڵاپۆشیان دەکرد. ئەحمەد بەردەوام لە کێشەی باڵاپۆشی بە خاوەن دەردەکەوت. لەوانەیە بەم هەڵوێستەی خۆی هاندەری هونەرمەندانیش بوو بێت. من بەتەنیا ئەوەتان پێ دەڵێم سیستەمەکە هەر چیەک بێت و شەرت و مەرجەکان هەر چۆنێک بن هیچ کەسێک بۆی نییە سەرپۆشی سەریدایکم لە سەری بکاتەوە. ئەحمەد کایە بە شێوەیەک لە شێوەکان ترسی دەخستە سەر سیستم. لەو سەردەمەدا قۆناغی 28 شوبات بەردەوام بوو. بەڵام ئەمڕۆ بەڕێوەبەری میدیاکان بەڕێوەبەری ئەو ڕۆژنامانە خۆیان ڕەخنە لە خۆیان دەکەن. دەڵێن بەڵێ ئێمە لە 28 شوباتدا هەندێک هەڵەمان کرد. ئەوسا جەنەراڵەکان ئێمان بەڕێوە دەبرد. کاتێک مرۆڤ تەماشای ڕۆژنامە و تەلەڤیزیۆنەکان دەکات هەموو هەواڵەکان بە شێوەیەکی زۆر ئاشکرا دەخرێنە ڕوو کە لە هەمان مەرکەز کۆکراونەتەوە و ئەمەش هێما بۆ ئەوە دەکات هەندێک شت لە سەرەوە پێیان ڕاگەیەندراوە و لە دەسەڵاتی ئەواندا نییە. هەرچەندە لەبارەی دابەشکردن و پارچەکردنەوە ئاخاوتن دەکەن ویان ئەو بێشەڕەف و بێناموسانەی لەسەر ئەم شەڕە خۆیان دەوڵەمەند کردووە باگوێیان لە دەنجی ئێمە بێت کە دەمانەوێت وەک هاونیشتمانێکی بەوەفا لە تورکیایەکی دیموکرات و ئازاد دابژین بێجگەلەوە هیچ ئامانجێکی دیکەمان نییە. ئێمە لە وڵاتدا و لە هەمان قۆناغدا پێکەوە ژیاین. ناوی ئەو پێش ناوی ئێمە بیسترا بوو. لەوانەیە ئەوە زیانی بەو گەیاند بێت کەسایەتێکی ناسرا بوو. ئەحمەد کایە لە سای ناوبانگی خۆی ئاماژەی بەشتی باشدا بانگەوازی لە سەرجەم توێژەکانی کۆمەڵگا کرد بۆ ئەوی بەویژدانتر بن. ئەم ئامانجەی ئەویان بە شێوەیەکی دڕندانە بەکارهێنا هەمومان سەربان سوڕما. ئێمە بە زمانی لە یەکتر جیاواز گۆرانیمان دەچڕی بە کوردیش و بە ئەرمەنیش گۆرانی دەگوت. بەڵام یەکێک لە هاوڕەکانیان تەنها لەبەر ئەوەی بە کوردی گۆرانی گوتووە لە دادگایەوە دەچوو بۆ دادگایەکی دیکە. تا ئێستاش ئەم شتانە بەهۆی گۆرانی گوتن بە کوردی بەردەوامە. کەس نازانێت کەی و کێ توش دەبێ. ئێمە لە وڵاتێکی لەم شێوەیەدا دەژین. مرۆڤ بیر لەوە دەکاتەوە ئاخۆ دەتوانرێت چی بکرێت. لەم خاڵەدا پێویستە هەر یەکێک لە ئێمە ڕەخنە لە خۆی بگرێت. ملیۆنەها کەس گوێبیستی ئەحمەد قایە بوون. هاوڕێی زۆری هەبوو. بەڵام لەم مەسەلەدا ئەوەیان بەتەنیا بەجێهێشت. ئێمەش بەشێکین لەوە. لەو سەردەمەدا دەمانتوانی دەست بە کەمپینێکی جدی بکەین. ڕۆشنبیران و سەرجەم کەسانی کۆمەلگا دەمانتوانی هاوکاری بکەین و لە بەرامبەر ئەو زۆرداریە بوەستینەوە. بەڵام ئێمە وامان نەکرد. با لە بیریان نەچێت ئەگەر لە تورکیادا کوردی سەر بە دەوڵەت هەبن و ئیبراهیم تاتلی سەز و مەعسووم کوڕمزی گوڵیان هەبێت با بزانن کە ئەحمەد کایە کوردانی شەیە هەمووتانەوە بزانن. ئەمڕۆ لە ئەستەنبول بە تۆمەتی هاوکاریکردنی تیرۆریستان ئەحمەد کایە سزای زیندانیکردنی بەسەردا سەپێنرا. شەشەمین دادگای ئاسایشی دەوڵەت لە ئەستەنبول بە تۆمەتی هاوکاریکردنی پەکەکە سزای 3 ساڵ و 9 مانگ زیندانیکردنی بەسەر ئەحمەد کایەدا سەپاند. کاتێک هێشتا ئەو دۆسیانە بەردەوام بوون دادگا بڕیاری قەدەغەکردنی چوونە دەرەوەی ئەحمەد کایەدا لە تورکیا. منیش ئەو ساگرێبەستێکم ئامادە کردبوو بۆ گەشتی ئاهەنگێڕان لە ئەوروپا و دەبوایە ئێمە ئەوەش بکەین یان نا. ئەمە مانای پێشێلکردنی گرێبەستەکە بوو. ئێمە وەک پێشنیار گرێبەستەکەمان پێشکەشی دادگا کرد گوتمان دەبێ ئێمە ئەو گەشتە ئەنجام بدەین چونکە ئەگەر ئەنجامی نەدەین ڕوبەڕووی سزای مادی دەبینەوە. پێویستە قەدەغەی چوونە دەرەوە لەسەر ئەحمەد کایە هەڵگرن. دواتر دادگا ئەو بڕیارەی هەڵوەشاندەوە و ئەحمەد توانی بەشداری گەشتەکە ببێت. تا ئێستاش دەڵێن گوایە ڕای کردووە.
ئەو شتەی ئێمە داوامان دەکرد شتێکی بچووک بوو وەک دڵۆپێک لە ناو دەریایەکدا. ئێمە باسی ناسینی کللتورێکی نەتەوەیمان کرد بەڵام ئەوان وەک داواکردنی ناسنامە لێکیاندایەوە. کەسانێکی ئەوەندە سەیر و سەمەرەن من چی بکەم؟ ئەو کاردانەوەی من بەهۆی گفتوگۆیەک بوو کە لە مەکۆیەکدا ڕوویدا لەبەر ئەو شتانەی کە لەو شەوەدا ڕوویدا کە لەلایەن کۆمەڵی ڕۆژنامەوانانەوە سازدرا بوو 3-4 کەس کردیان بە هاوار و هەڵا. منیش گوتم بەهۆی ئەوەوە تووشی ئەو کێشەیە بووم. من بۆ گەلی تورکیا شتێکی ئەو تۆم نەگوت. خۆی لە خۆیدا ڕەفتارێکی بەم شێوەیە نە لە کەسایەتی من دەوەشێتەوە و نە لە خۆشەویستی من بۆ تورکیا. عەبدوڵڵا ئۆجەلان لەو کاتەدا کە دادگایی دەکرا دەیگوت دەمەوێت بۆ ئاشتی گەلان کار بکەم. دواتریش باسی ئاشتی دەکرد. نازانم بە چی شێوەیەک ڕادەگەیەندرا. بەڵام لە خۆیانەوە پێناسەی زۆر سەیر و سەمەرایان دەکرد. بەڵام وەک ئاماژەم پێدا عەبدوڵڵا ئۆجەلان باسی ئاشتی و برایەتی گەلانی دەکرد. لەبەر ئەوە ئەو شتانەی ئەحمەد کایە ویستی بڵێت ئەوە بوو کە بیری عەبدوڵڵا ئۆجەلان دەکا. ئۆجەلانێک کەلانگری ئاشتیە. بەڵێ. Kürdüz ölene kadar, Kürdüz sonuna kadar, vallahi biz dostu özledik. Kürdüz ölene kadar, Kürdüz sonuna kadar, vallahi biz dostu özledik. İnsanız biz ölene kadar, insanız biz sonuna kadar, vallahi barışı özledik. İnsanız biz ölene kadar, insanız biz sonuna kadar, vallahi barışı özledik. لەو کاتەدا لە ساڵی 2000 لە کۆڵن کۆنسێرتێک هەبوو. لەگەڵ چەند هونەرمەندێکدا لە تورکیاوە ئێمەش بانکێش کرابووین. بۆ یەکەمین جار بوو لەگەڵ ئەحمەد کایە ڕاستەوخۆ چاومان بە یەکتر بکەوێت. نەک بەهۆی کۆنسێرتەکە. بگرێ لەبەر ئەوەی چاومان بە ئەحمەد کایە دەکەوت زۆر خۆشحاڵ بووین. ئێمە لە کاتێکدا چاوەڕوانی ئەوە بووین ئەحمەد کایە ببینین. هەواڵێکمان پێگەیشت کە ئەحمەد کایە دەیەوێت بمان بینێ. کەسانێکی زۆری لە دەور بوو ژمارێکی زۆر هونەرمەندیش هەبوو. بەڵام ئەو بە تایبەتی داوای بینینی ئێمەی کرد. گوتی من زۆر حەزم لە کاردەشت تورکولەرە. یەک بێک لە ئامێزی گرتین. ئێمە لەوێ بە چاوی خۆمان بینیمان کە چەند لە ناخەوە ڕەفتار دەکات. شتێکی گوت کە بە خەیاڵی هەر کەسێکدا نەدەهات. گوتی بۆنی ئیستانبولتان لێ دێت. وەرن با لە ئامێزتان بگرم. هەمومانی لە ئامێز گرت و دواتر هەمومان چوونە دەرەوە. لەبەر ئەوەی قورقمان پڕ بوو لە گریان. بەهۆی بوومەلەرزەوە من خوشک و برایەکم لەدەستدا. ماڵی دایک و کەسوکارەکانم هەمووی وێران بوون. هێشتا شەو زامە لە دڵمدایە کە من نەمتوانی بڕۆم هاوکاریان بکەم. هەر هیچ نەبێ بەردێکم هەڵدەگرت. دەبوایە لەوێ بوومایە. دەبوایە منیش لەگەڵ ئەو مرۆڤانە بوومایە و هاوکاریم بکردنایە. زۆر بیریان دەکەم. ئەمە دوایین پەردەی سیناریۆی گەلە کۆمەکەی سەر ئەحمەد کایەیە. من ئیتر دەمەوێ ئەم فیلم و سیناریۆیە کۆتایی پێبێ. دەمەوێ بگەڕێمەوە بۆ ژیانی ئاسایی خۆم. خێزانم و منداڵەکانم لەوێن. دەبێت بگەڕێمەوە. بەردەوام دەیگوت پێیان وایە من ئاگرم بەرداوەتە گەشتی گەڕانەوە بۆ وڵاتی خۆم. لە یەکێک وا بێ بەلەمێکی بچووکم هەیە و من دەتوانم بە شوێک پێ بگەمەوە وڵاتەکەی خۆم. بەردەوام هەستی گەڕانەوەی وڵاتی لە دڵدا بوو. من لە ئەوروپاوە دەڵێم هاوین بێ یان زستان بێ من سەرمامە. ئەمە کێشەی نەبوونی گەرمکەرەوە یان نەبوونی بەتانی نییە. تەنیا یەک هۆکاری هەیە، ئەویش لەبەر بێوڵاتیەکە من سەرمامە. من بەو کەسانە دەڵێم کە ئێمەیان لەم دنیا پڕ لە حەسیەت و ناموسەدا دەستگیر کردووە و لە جێ و شوێنی خۆمان دەریان کردوین، با باش بزانن کەوا ڕۆژێک دێت دەگەڕێینەوە. بە هەر شێوەیەک بێت دەگەڕێینەوە.
جێگەی داخە بەڕاستی جێگەی داخە کاتێک ئەو هەستەی لەلا دروست دەبوو لێرە بە یەکجاری ڕێگای گەڕانەوەی لە بەردەمدا دەگیرە کۆتایی بۆ هەواڵانە نەدەهات و ئێمەش بۆمان ڕوون بوو بۆ بەڵێکە ئەمە بڕیارێکە لەبەر ئەوەش لە دیدی مندا دابڕانەکەی ئەو کوشتنێکی لەسەر خۆ بوو بەڵێ کوشتنێکی ناڕاستەوخۆ هەموو دیاردەکان هێما بۆ ئەوە دەکەن کە جەڵدەی دڵ بوو من هەوڵمدا مداخەلە بکەم تەنیا کچەکەمان لە ماڵ بوو بێجگە لەو کەسی دیکەی لێ نەبوو من شارەزای پاریس نەبووم و زمانی ئەوانیشم نەدەزانی بەڵام کچەکەم بە ئینگلیزیە نیوەناچڵەکەی خۆی بانگی ئامبولانسێکی کرد لەو بەینەدا نزیکەی نیو سەعات خۆم لە ڕێگەی ئەنجامدانی هەناسەدانی دەستکرد و مەساجی دڵەوە هەوڵمدا بەڵام بەداخەوە سوودی نەبوو ئامبولانسەکەش زۆر درەنگەشت ئەوانیش بە هەمان شێوە مداخەلەیان کرد بەڵام ئیتر کات بەسەر چوو بوو ئەگەر دەجار تەلەفۆن بکرایە ئەوە ئەو 5 جار ئاماژەی بەخواستی خۆی بۆ گەڕانەوەی وڵاتی دەکرد بەردەوام دەیگوت من لە شاری پاریس بێزار بووم چێش لە چەمی سنوەر ناگرم دەیگوت من وا هەز دەکەم کە لێرە دەخنکەم Artık seninle duramam Bu akşam çıkar giderim Hesabım kalsın mahşere Elimi yıkar giderim Sen zahmet etme yerinden